السلام عليكم ورحمة الله وبركاته. پرسیارگەرێک لەسەر ئەو ئاکرێت ئایا زیو بکڕیان زێر بکڕێن. من جوابی ئەوم داوەتەوە بە پێویست ناکە دووبارەی بکەمەوە، بەڵام ئاگاداری ئەوە بن نابێ زێر و زیو بە قەرز بکڕێت. زۆر کەس ئەم پرسیارە ئاکاتنەوە بۆیان نووسیمە کاکە زێر نابێ یان زیو ئەمانە کاڵا ڕێبەویەکان ئیلا ئەبێ دەست بە دەست بێت، دەست بە دەست نەبێ 1 سنتی کەم بێ یان 250 کەم بێت حرامە ئەبێت بە ڕیبە. لە ئەنجامی ئەوەی کە جگە لە دیندارەکان لە مسلمانەکان لە ئەوروپا لە ئەمریکایە لەبەر کاریان بەو حەدیسانە نەکردو لەبەر مسلمانینە کاریان بە دینەکەی خۆشان نەکردووە کە لای ئەوانە ڕیبا حرامە ویان کردووە کە زی و زێڕی وهم یعنی تەنها بە ڕقم بەبێ ئەوەی کە دەست بە دەست بێت کە لە حەدیسەکە فەرمێ یەدەن بیەت یعنی زێرت کڕی زیوت کڕی دۆلارت کڕی یۆڕۆت کڕی پاوەند ئەبێت دەست بە دەست بێ هەردوو پارەکە حاضر بێ بۆ نمونە دینارە کڕی بە دۆلار ئەبێت دینارەکە دۆلارەکە حاضر بێ یان سیلای زێڕەنگە زێر ئەکرێت یان زیوە کرد ئەبێت پارەکەت پێ بێ بیکڕی دەست بە دەست وەری بێت لە یەک مەزی سەر یەک مێزە ئەبێ پارەکە حاضر بێت. لە ئەنجامی ئەوەی کە مسلمانانش بەشێک بەداخەوە کە پابەندینە بەو حەدیسانەوە بە شریعەتەوە وایان کردووە کە لە ئەوروپا و لە ئەمریکا لە هەموو جیهان لە بۆرسەکانە ئەو ڕێژە زی و زێڕێک کە لە دنیادا هەیە 300 جار زیاتر بە قەدرای خۆی فرۆشراوە. یعنی ئەتو حسابی بەرچاو ئەگەر 10 گرام زێڕت هەبێ 10 گرام زیوت هەبێ 300 جار زیاتر ئەم زێڕ و زیوە مشتری لەسەر یان مشتری بەناوی خۆیتی و بە وەڕەقە لای خۆی نووسراوە کە ئەوەندە زێڕ و زیوێ هەیە بەڵام چێ لە بەردەستیتی ئەو یعنی چێ خاوەنەکەیتی ئەو کەسەی کە لە بەردەستیدایە. بۆیە سەیریکە لە کوردستانە بۆ نمونە چلۆیەک زی و 5 وەڕەقەی فەرقە لەگەڵ بۆرسەیە بۆ چونکە ئەوانەی بۆرسی ئەوانە تەنها بە وەڕەقەی خۆیتیان بابنە کڕیوانە بەڵام تۆ کە بەدەست ئەیکڕی بەدەست کە هەبوونی وەکو فیزیش لە بەردەستێک گرانە نییە. حتا لە سین لە یابان ئۆنسەیەک با بڵێن سێرم کرد بە 28 وەڕەقە بوو لە بەردەستیدا بێ لە یابان و لە سینە بە 128 دۆلار بوو یعنی ببورن لە چیلۆیەکنا لە ئۆنسەیەک بە 80 دۆلار بوو لەوێن دەردا 50 دۆلاری کە بەدەستی بە فیزیکی لە بەردەستە 50 دۆلاری فەرق بە 130 دۆلار بوو. بۆ چونکە ئەڵێ بە فیزیکی یعنی بەرجەستە بە مادە لە بەردەستە دابێت بوونی کەمە بۆش ئەگەر بێت و ئەو خەڵکانێکە لە بۆرسە ئەم مامەڵا ناکرێن ئەوان لە فۆڕێکسە بەداخەوە ئەوانەیە کە خەڵکەش زۆر لە کوردستانیشە دینداریشن فۆڕێکس ئەکەن بەوەی کە تەنها بەوەهم تەنها لە کۆمپیوتەرەکەی دۆلار ئەکرێ دراوەکانە کڕیان زێر و زیوە کرێ ئەو ئەوەندە چیلۆم کڕی ئەوەندە فرۆشتەوە تەنها بە فیزیکی ئەم فیزیکی وای ئەم تەنها بە خەیاڵ ببوورن بە وەهم ئەمە وای کردووە کە یەکێ لە هۆکارەکانی گرانبوونی زێر و زیو لە دنیادا بوونی وەهمە لەبەر بەدەستیک زۆر کەم خەڵک داواکات ئەگەر بێت و ئەم خەڵکە هۆشیار بێتەوە هەموو خەڵک داوا بکات ئەوانەی کە زێر و زیویان کڕیوە لە فۆڕێکس و لە بۆرسەکانە ئەگەر بێت و خەڵک 5 داوا بکات بەشی 5 خەڵک ناکات یعنی 95 تەنها بە وەهم کڕین و فرۆشتنیان کردو ئەم وەهمە وای کردووەکە خەڵکانێک کە ئیشان بە زیوە بۆ نمونە لەو ئەو فیرمان و ئەو شەریکاتانە کە ئیشان پێیتی کە داوای مەبلەغێک لە زیوەکەن ئەو زیوە بوونی کەمە بۆشە تا زیاتر داوا بکەن بۆ بەکاربردننی بۆ دروستکردنی درۆن و مەچینە و سیارە و ئیتر تەکنۆلۆژیای کە پێشەکەوێتن وەکو ئالیاتەکان کە داوا ئەکەن کەمە بێتەوە کە ڕێژە کەمە بێتەوە گرانە بێت بۆشە لەو ساڵین داهاتوودا زیاتر داوا ئەکرێت لەلایەن شەریکات کۆمپانیاکانە بۆ دروستکردنی ئەم شتانە ئەمە وا ئاکات کە زێر و زیوی بەردەستە کەم بێتەوە نەمینێتەوە کە نەژمینێت خۆتان نەزان لە ئابووریدا عەرز و تەڵەب هەیە تەڵەبی زۆر لەسەر بێ ئەوەش کە عەرز کراوە کە زێر و زیوە کە نەمینێت گرانە بێت یعنی ئێستا لەوانەیە بڵێ ئایا گرانترە بیان دابەزین نییە بەس بڵێت چەند گرانترە بێت من ئاڵێم خۆی حەقی 1 کیلۆ زێر یان 1 کیلۆ زێر بابن دابنین کە ئێستا نزیکەی 15 دەفتەرە حەقی خۆی بە 1 فەردە پارە دۆلاریش هەرزانە ئاگادار بە 1 فەردە پارە بە 2 فەردە بە 1 پیکابی سیارە فول لە دۆلار هێشتا زێر هەرزانە بۆ چونکە ئەم کاغەزەی کە چاپەکرێ ناوێت لە ناو دۆلار تەنها چاپەکرێت هەتا چاپیش بکرێت بەهای خۆی لە دەسەدات هەتا خەڵکی زیاتر داوە زێر و زیویش بکات و شەریکات کۆمپانیەکان بۆ بەکاربردنیان کەواتە ئەم زێر و زیوە گرانترە بێت بەهۆی چاپکردنی دۆلارێکی تەزویرەوە و بەهۆی دروستبوونی وەهمەوە یعنی خەڵک داوای ناکات بە بەردەستە بێت ئەمە وای کردووە کە زێر و زیو لە داهاتوودا زۆر بەرز بێتەوە. ئاگادار بە 2008 4 تریلیۆن دۆلار هەبووە چاپکراوە 4 تریلیۆن دۆلار بەڵام لە 2025 21 تریلیۆن دۆلار بوونی هەبووە بەڵام سەیری کە ئەو کاتی لە 2008
زێر چیلۆیەک بە چەندیوە بە سێ دەفتەر بووە بەڵام ئێستا بە چەندە بە 15 دەفتەرە نزیکەی 15 دەفتەرە بۆ لە ئەنجامێکە زۆر چاپ کرا و چەند زۆر چاپ بکرێت ئەوەندە زێر ڕۆژی بەرزە بێتەوە هیچ عیلاقەی نە بە ئۆبامەی داهابوو کاتیشان نە بە بۆشی داهابووە نە بە کلینتۆنی داهابووە نە بە ترامپی دایەکە لە ئیخبارەکان وا نیشانەدەن ئاگادار بە عیلاقەی بە چاپکردنی دۆلار و زۆربوونی وەهمی ئەو زێڕوزیوەی کە لە فۆڕێکس و لە بۆرسی عالەمیە کە کاری پێکرێت ئەمەنە هۆکارن بۆ ئەوەی کە زێڕوزی و بەرز بێتەوە بە تایبەتی لە داهاتووشدا خەڵکی هێتا هۆشیارتر بێت ئەم زێڕوزیوە کە لە بجاتی دۆلار لە ماڵە هەڵبگریان یۆڕۆ هەڵبگرێت بچی بە زێڕوزیویدا عاقڵ بێ هۆشیار بێ وەکو خەڵکانێکی زۆر ئەلحەمدولیلا بە فەزلی خوای گەورەیە کە ئاشنا بوون بەو دەرسانە زێڕوزیوەی زۆریان کردووە لەخوا بە زیاد دڵم زۆر پیان خۆشە ئەگەر بێت خەڵکی وا هۆشیار بێتەوە لە هەر دارمانێکی ئابووریە لە هەر شتێکە ڕوئەدە لە داهاتوودا ئەوان ئیفلاس ناکەن و محتاج نابن بۆ چونکە ئەو زێڕوزیوە مادە باشیان لە بەردەستی خۆیان گلداوەتەوە بۆی کە هەر بارودۆخێکی نەخوازراوە دارمانێکی ئابووری ئەمریکا بێ یان جیهانی بێت کە ڕوو بدات کە لە بەردەمیشی داینە ئاگادار بن چونکە ڕوودا ئەوانە ئیفلاس ناکەن بەڵام ئەگەر بێت تەنها کاغەزەکەت هەبێ ئەم کاغەزەی کە ناوی لێ ناوە دۆلار ئەم هەمووی ئەچێتە زبڵدانەی مێژووەوە ئەزانن لە ئەمریکایە کە ئێستاکە نزیکەی 38 تریلیۆن دلار قەرزدارە تەنها بۆ دانەوەی ئەو ڕیبایی کە دێتە سەری لەو پارەی لەو 38 تریلیۆنەی ئەگەر بیتامە 2016 دەرسێکم کرد 10 ساڵ بەرەێستاکە و کاتە 21 تریلیۆن قەرزدار ئێستا 38 تریلیۆن زیاتر قەرزدارە 123 داهاتی ئەمریکا تەنها 123 ئەدرێتەوە بەس بۆ ئەو ڕیبایی کە دێتە سەر ئەو پارەیە ئەو جگە لە قەرزەکەی جگە لە مەسروفاتەکانی ئەوەندە پارە دێتەوە سەری بۆ یعنی ئەوەندە پارە ئەبێ بداتەوە 123 داهاتی خۆی تەنها بۆ ڕیبایەکەیە باشە تا کەنجین ئەوتوانێت پارەیە بداتەوە لە هەمان کاتدا ئەزانن ئەو ئینفلیشنەی ئەو هەڵئاوستانەی کە تووشی ئەمریکا بووە ئەمریکا وای کردو بە درۆیەکی تر هەموو خەڵکی دانیشتوانەکەی پارەی پێداوە یەکی 2000 دلاری پێداون على ئەساس پارەمان زۆر نەخ لە پارە زۆرەکەین ئەمە ڕاست ناکات ئاگادارە لەبەر ئەوەی ئینفلیشنەکە زۆر بەرزە لە ئەمریکایە ئەم هەڕێژنانش ئەگەریت هەبەر بەس بۆ دانەوەی قەرزەکەی و چاپکردنەکەی لەسەر حسابی دنیا و هەوڵاتەکانی خۆشیە ئەمە وای کردووە کە ئەمریکا زیاتر پێویستی بە چاپکردن بێ بۆی کە بەرەنگاری ئینفلیشنەکە بێتەوە هەڵاوسانی ناوەخۆ بێتەوە و بەرەنگاری ئەو قەرزانەش بێتەوە کە ڕۆژ بە ڕۆژ لەسەری زیاد دەکەن جا من لێرەدەوە پێتان ئەڵێم هەر کەسێک کە خاوەن عەقڵە هەر مسلمانێک هەر هۆش هەر ئەوەی کە باوکە ئەوەی کە مێردە ئەوەی کە پیاوە ئەوەی کە سەرۆکە ئەوەی ئەمە کاری هەموو کەسێک کە هاوڵاتیەکانی خۆی کە منداڵەکانی خۆی دەوروبەری خۆی ئاگادار بکاتەوە بڵێن تکاتان لێکن هەر پارەیەکتان هەیە بیکەن بە زێڕۆزی و بیکەن بە زێڕۆزی و ئەمە ئامۆژگاری منە بۆ هەموو تاکێکی هاونیشتمانەکەم هاوزمانەکەم هاو قیبلەکەمە دوای نەڵێن پێی نەوتم 10 ساڵە پێتان ئەڵێم ئەوەی کە کردوێتی قازانجی کردو ئەوەی لە ئێستاشەوە بە قسەمەکە لە داهاتوودا قازانجەکە بئیذنی الله چونکە سەردەیمە سەردەمی ڕیبایە سەردەمی وەهمە سەردەمی خەدعە سەردەمی کلاوات و درۆ فرت و فێڵە ئەو بازارەکە تو ئەیبینی مەوزوعێکی لەسەرەوە تااقەت ینی کاتی ئەوێ بۆتانی باسم تا کاتەکە زۆر نەڕوات ئەگەرنە ئەم سەردەمی لە مەسلەکە لە کەری تۆپی و شەکەش جوانێ بەڵام ئەم سەردەکەری تۆپیوە کەسی نازانین کە ئەم گوێ درێژە تۆپیوە ئەم سیستەمە تۆپیوە بەڵام کەس پرسیار ناکات من کە بۆم شەرعکردنە بۆی کە بێتان بڵێم ئەم بازارە خۆی مردووە بەڵام ئەم قەیرانێکە ئێستا دروستە بێ لە جیهانە یاخود چەند ساڵی ڕابردوو تا ئێستا دروست بووە ئەمە بارتەقای ئەم دارمانە ئابووری جیهانیە بۆیشە وردەش لەگەڵ خۆی گرانەکە بۆی کە دارمانە گەورەکە ڕوونەدا ئەگەرنا خۆی لە خۆیدا ئەم سیستەمێکی مردووە بەڵام ئەو کاتە بەخەبەر دێن ئەڵێ باشە بۆ کەسێک نەبوو پێمان بڵێ بۆی لە قیامەتە یەخەم نەگرن لە دنیای یەخەم نەگرن بڵێم ئەوە پێم وتونە ئاگادار بن ئەرچی هەمووتانە هەر کەسێک ئەناسن لە جیرفانی خۆشتاندا دەوەرقەشتان هەبوو بڕۆن دەوەرقی بە زێڕۆزی بدەن 100تان هەبوو بڕۆ پێ بدەن 500تان هەبوو پێ بدەن چەندتان هەیە با زێڕۆزی لە ماڵەکانتان لە جیرفانەکانتان هەبێت چووکە بانکەکان و حکوومەتەکان و وڵاتەکان و کۆمپانیاکان هەمویان وردە بەدزی ئەو زیێڕەکە هەیەیانە گلەدەنەوە و ئەوەی کە پێیان بکڕێ ئەکڕن چونکە ئەزان لە داهاتوودا ئەم سیستەمە بەرەو نەمان و بەرەو پوکانەوە ئەچێت ئەو کەسە عاقلەکە گوێ هەڵەخاتن و شوێنی قسە باشەکانەکەوێتن و وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.